ساڵانە و لە کاتی بۆ نانەتەوایی و ئاینەکاندا هەزاران گەشتیار و لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستانەکەن. پارە و داهاتی ئەو گەشتیارانە تا چەند سوودی بە ئابووری هەرێم و دانیشتوانەکەی گەیاندووە. ئایا ناوچە گەشتیارەکانی هەرێم هێندە سەرنجڕاکێشن وە گەشتیاران ڕووی لێکەن یاخود نائارامی ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق وای کردووە کە ئەو ژمارە زۆری گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان بکەن؟ هاتنی چەکدارانی داعش و چەکدارە توندڕەوەکانی تر تا چەند کاریگەری کردوتە سەر هەرێم و ژمارەی گەشتیارانی کەم کردوێتەوە. بەڕێزان سڵاوتانە بێت تەوەری ئەم شەوی بەرنامەی دومی هەواڵ تایبەتە بە هاتنی گەشتیاران لە ڕۆژانی جژن داعش بە میوانداری نادەڕۆستی و تەبێژی دەستەی گەشتوگوزاری هەرێم. ئێوەش دەتوانن لە پێیجی NRT ڕاستەوخۆ کۆمنت و سەرنج و پرسیارەکانتان بنێرن و ڕاستەی میوانی بەرنامەی بکەن. کاک نادر سەرەتا بەخێر بێت بۆ ستودیۆی NRT کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرۆ لەگەڵمانیت. سپاس بۆ بەڕێستان، سڵاو لە بینەران. زۆر سپاس. کاک نادر سەرەتا لەو پرسیارە و دەست پێ بکەین ئاستی گەشتیارانی ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردووە زیادی کردووە کەمی کردووە بەپێی ئەو ژمارەی کە لە بەردەمی بەڕێستانەیە کە ڕوویان کردوێتە هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ لە جەژنی ڕەمەزانە؟ سەرەتا جەژنە پیرۆزە لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان دەکەین کە بەرگری لە هەرێمی کوردستان و لەگەلی کوردستان دەکەن. بەڵێ ژمارەی گەشتیارانمان لە ئێستادا لە ڕۆژانی جەژن تا ئێستا داتای تەواومان بەدەست نەگەیشتووە بۆی بەوەی بەڕێز و بە بینەرانتان ڕابگەێنین. ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. یەک ئەوە ئەمە ساڵانە سێم ڕۆژی جەژن ڕامان دەگەیان، بەڵام ئەم ساڕەکە ڕەنگە دواتر بکەویت واتە بەیانیش ناتوانین ڕای بگەێنین بە هۆکاری ئەوەی کە بارودۆخی بازگەکان و بارودۆخە بە شێوەیەکی گشتی ئاسایی نییە، بەڵام وەکو پێشبینی وەکو زانیاریە سەرەتاییەکان پێمان دەڵێن ژمارە گەشتیاران ئەم ساڵ جیاوازە لە ساڵانی دیکە، ژمارە گەشتیاران کەمی کردووە و دابەزیوە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ هۆکارانەی کە ناوچەکەی بە شێوەیەکی گشتی گردوتەوە، بە تایبەتی دوای 9/6 کە ئەو شەڕ و پێکدادانەی لە شاری مووسڵیان برێن دوای ڕووداوەکانی شاری مووسڵ هەرێم و ناوچەکەی گرتوتەوە، کاریگەری ڕاستە و خۆی کردوتە سەر هەرێمی کوردستان و کاریگەری ناڕاستە و خۆشی کردوتە سەر هەرێمی کوردستان. بە هەردوو شێوە هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە بە شێوازێکی سلبی کاریگەری خراوەتە سەر و داهاتنی گەشتیارانیش لە ئێستادا بۆ جەژن بەوەی کەم کردوتەوە. یەک کە ئەو شارانەی کە لە ناوچەکانی تری عێراقن واتە خوار و ناوەڕاست ڕاستەوخۆ کە بە هەرێمی کوردستان دەبەسترانەوە و لە ڕێگای شاری مووسڵ و دیالە و تەکریت ئێستا ئەم خەتە ئەم ڕێیانە نییە. ئەمانە بە شێوازێکن کە گەشتیار بە ئاسانی ناتوانانی هاتوچۆی پێدا بکات و بێت بۆ هەرێمی کوردستان. و لە هەمان کاتە ئەو گەشتیارانەی لە هەندێک لە شارەکان داتن کە نەئارامیان تێدایە ئێستاکە، ئێستا ئەو ئەوانە ئاوارەنە و لە هەرێمی کوردستانن لە هەندێک لە میوانخانەکان و میوتێلەکانی میلی نیشتەجێنە ئەوانەش ئێستا گەشتیار نینە و ئارامی ئێستای ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقی تێکەوتووە یەکێکە لە هۆکارەکانی کەمبوونەوەی گەشتیار بۆ ئەم ساڵ کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردبێت؟ بەتەکید ئەمە کاریگەریەکی سلبی هەبووە لە هەموو ناوچەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان. جگە لەوەی خاڵێکی تر هەبوو کە بۆ بەڕێستم باس نەکرد کە ئەوی شەوەیە دەنگدانەوەی عێراق لە میدیاکانی جیهان وەکو ناوچەیە کە ئاژاوەی تێدایە، بە تایبەتی کە لە هەندێک میدیا ناوی باکووری عێراقیان بەکاردێنا بۆ شاری مووسڵ و تکریت و دیالە. هەرێمی کوردستانیش لە ڕوانگەیەوانە وەکو باکووری عێراق لە ڕوانگەی جوگرافیەوە باکووری عێراقە، بۆیە تێکەڵەیەک دروستە بوو، تەمومژاویەک دروستە بوو. ئەمە شوای دەکردێکە وەی کردووە کە لە دەرەوەش ناوبانجی گەشتیاری هەرێمی کوردستان ئاسایی نەبێ، چونکە گەشتیار ڕوو لەو شوێنانە دەکات کە شوێنەکە ئارام بێ، کە ناوبانگێکی باشی هەبێ، کە هاتوچۆ باش بێت، کە هەموو وەسایلەکان فراهەم کرابێن. بۆیە هەندێک لە میدیاکان دەوری سلبیشیان هەبوو، بەڵام لە هەمان کاتیشە
ئەوانەی وردن ئەوانەی بە دەقیقی باسییان کردووە توانیویانە هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی ئارام وەکو ناوچەیە کە پێشمەرگە بەرگری لێ دەکات و شەڕ و پێکدادان لە ناوچەی کوردستان دوورە هەندێک لە میدیاکانیش ئەمیان بە وردی باس کردووە واتە لەوێشەوە لە میدیاکانی جیهانیش کاریگەری سلبی هەبووە جگە لەوەی کە وەکو باسم کرد لە ناوەخۆ ڕاستەوخۆ شارەکانی ئێستاکە مووسڵ و تکریت و ئەنبار و کۆمەڵێک شاری دیکە لە هەمان کاتە بارودۆخی ئابووری عێراق بەڵێ کاک نادر ئەو ژماری گەشتیاری کە بەڕێسان ئاماژەی پێکەن کاکەمی کردووە هی کام ناوچانان زیاتر بە ینی بنمونە ئەو گەشتیارانن کە لە ناوەڕاست و خواری عێراق ساڵانە لە کاتی جژنەکان ڕویان لە هەرێمی کوردستانە کرد یاخود نەخێر گەشتیارەکان ئەوانن کە لە ئێران و لە وڵاتەکانی چواردەور و دراوسی عێراقەوە هاتن ناو هەرێمی کوردستان کامیانن؟ بەپێی ئاماری لەبەردەستمان بوو کە هەتا مانجی 5 یاخود 5 مانجی ڕابردوو کە نزیکەی 1 ملیۆن گەشتیار ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو لە 180 گەشتیاران زیادی کردبوو هەتا ئەو کاتی واتە هەتا نزیک بوونەوەی ڕووداوەکانی مووسڵ ژمارەی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون بوو لە ناوەڕاست و لە خوارو و لە دەرەوە بە تایبەتی ژمارەی گەشتیارانی ئێران و تورکیا و فڕۆکەخانەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردبوو. لە ئێستاشدا ئەوەی کە زیاتر کەوتۆتە ژێر ئەو کاریگەریەی کە گەشتیار کەم ببێ بۆ هەرێمی کوردستان زیاتر شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق و بە تایبەتی ئەو شارانەی کە نەئارامیان تێدایە کەوتونەتە ژێر دەسەڵات و کۆنتترۆلی دەوڵەتی بەناو ئیسلامی لەو شارانە هاتوچۆی گەشتیاری کەم بۆتەوە بۆ هەرێمی کوردستان جگە لەوەی بازگەکان ئاسایی نییە و ئەژمارکردنی گەشتیار و ئەژمارکردنی ئاوارە و تێکەڵبوون لە میوانخانە و شوێنە گەشتیارەکان و تێکەڵبوون لە بازگەکان هەموو ئەوانە شوای کردووە کە ئاماریشمان دەست نەکەوێت کەواتە بە شێوەی گشتی بڵێن ئەو شارانە نەکە کەوتونەتە سەر هەرێمی کوردستان و بەشێک لە بەشەکەی عێراق. بەڵێ کاک نادر لە ساڵانی ڕابردووە زۆر گوێمانەوە بوو کە ساڵ بە ساڵ ڕێژەی گەشتیاران زیاد دەکەن بۆ هەرێمی کوردستان کە بێگومان ئەمە سوودێکی ئابووری زۆری گەیاندۆ بە حکوومەتی هەرێم لەگەڵ ئەم بارودۆخی کە بەڕێستان ئاماژەی پێکەن و کە گەشتیار لەم 2 ساڵی ڕابردووە هەستی پێ ئەکرێت کە کەم بۆتەوە ئەمە تا چەند زیان بە ئابووری هەرێمە گەیەنێت؟ گەشتیار لەم 2 ساڵی ڕابردوو کەمی نەکردوتەوە تەنیا دەتوانین برێن لە مانجی 6 بەدواوە گەشتیار کەمی کردوتەوە هەتا مانجی 5 وەکو ئاماژەم پێدا 2014 هەر زیادی کردووە بۆ نمونە ساڵی ڕابردوو 2,950,000 گەشتیار هەبوو بەراورد بە ساڵی خۆی پێشتر 2013 ببوورە 2012 لە 130 زیادی کردبوو بەڵام ئەم 1-2 مانگە واتە مانجی 6 و مانجی 7 بەهۆی ئەو بارودۆخە کە عێراقی گرتوتەوە و کە بارودۆخی کە بەدەر لە دەسەڵاتی هەمومانە ئەمە وای کردووە ژمارەی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان کەم بێتەوە بەڵێ زیان بە ئابووری هەرێمی کوردستان دەگەینێ بە دڵنیاییەوە چونکە ساڵانە لە زیاتر لە 600 ملیۆن دینار داهاتی هەرێمی کوردستان بوو لە ڕووی گەشتیارەوەتە داهاتی نیشتیمانی کە ئەو داهاتە داتە بازاڕەکانی هەرێمی کوردستان نەک ئەو داهاتەی تەنیا بۆ حکوومەت لە ڕێبازەوە بێن نەخێر ئەو داهاتە کە دەچوە سەرجەم بازاڕەکان میوانخانە ڕیستۆران بازار دوکاندار هەموو ئەو شوێنانە دەگرتەوە کە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ مامەڵەیان لەگەر گەشتیار دەگرێت بێگومان هاتنی ئەم ڕەداهاتە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە قازانجێکی باشی هەیە بەڵام هەر کاتێک گەشتیار کەم بێتەوە ئەم داهاتەش کەم دەبێتەوە بەڵام هەر چۆنەشی بێ ئێمە لە بەرنامەماندا دوای جەژن هەندێک چالاکی لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ئێران و تورکیا بتوانین ڕوو لەو شوێنان بکەین باوکاری کردی تایبەت بۆ ئەوەی هاتنی گەشتیاران بەردەوام بی چالاکیمان لە شوێنان هابی. بەڵێ کاک نادر لە پێیجی NRT لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵە پرسیار و کۆمنت هاتووە یەکێک لەو بەشداربوانی کە پرسیاری بۆ بەڕێستان ئاراستە کرد و ئەڵێت دوای ئەوەی کە ئەو بارودۆخەنە ئارامە کە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقی گرتووە ئەمان پێشبینیان کردووە کە بۆ ئەم جژنە ژماری گەشتیار کەم بێتەوە بۆ هەرێمی کوردستان پێشتر ئێوە خۆتان بۆ ئامادەکرد بوو؟ لە دەستەی گەشت و گوزار لە هەموو بۆنەکان و لە هەموو کاتەکانە ئێمە ئامادەکاری دەکەین بۆ نمونە دوای ڕوودانی ئەو بارودۆخەی کە شارەکانی عێراقی گرتەوە
چەند جارێک دەستەی گەشت و گوزار کۆبوونەوەی لەسەر بارودۆخەکە کردووە، هەڵی سەنگاندووە. دواتر ڕۆژانی پێشجەژن ڕێنمایی دەرکراوە لە دەستەی گەشت و گوزار بۆ بەڕێوەبەرایەتەکانی گەشت و گوزار کە ئامادەکاری بکەن، هەماهەنگی بکەن لەگەر میوانخانە و چێشتخانەکان، لەگەر قایمقامیەت و یەکە ئیداریەکان بۆ ئەوەی ڕێوشوێنی پێویست بگرنە بەر بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بە هاتنیان یان بە نەهاتنیان ئامادەکاریان تێدا بیت. ئەمە کراوە. ئێستا لە دەستەی گەشت و گوزار لێژنەیەک پێک هاتووە بۆ ئەوەی شرۆڤەی بارودۆخەکە بکات و راپۆرتێک ئامادە بکات، هەتاکو بەپێی ئەو راپۆرتە ئێمە بتوانین دواتر مامەڵەی پێویست لەگەر بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بکەین و ڕێوشوێنی پێویست بگرینە بەرێ بۆ ئەوەی بتوانین هەتا ئەندازەیەک بتوانین بەسەر ئەم قەیرانەش زاڵ بین، ئەگەر بە شێوەیەکی گشتیش نەبی بەڵام بە شێوەیەکی ڕێژەیی بتوانین چارەسەری بارودۆخەکە بکەین. کەواتە دەکرێت بڵێین بەڕێ ئێمە بەردەوام ئامادەییمان هەیە و بەردەوامیش لەناو ڕووداوەکاندا دەژین و خۆیان بۆ ئامادە دەکەین. کاک نادر بۆ ئەوەی کە ینی بگەنە ئەو ئەنجامی کە بۆچی گەشتیار کەمی کردووە، ئێوە لیژنتان پێکهێناوە یاخود لیژنەیەک پێکهێنن بە دوواداچوونی بۆکەن بۆی کە بتوانن لە کاتەکانی داهاتوە تعویزی ئەو بۆشایە بکەنەوە یاخود ئەو ژمارەکەمی گەشتیاریان بکەنەوە کە کەمتر لەو ژمارەی لە بەردەستان نایە کە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە؟ بێگومان پێش جەژن ئەو لێژنە پێکاتووە و لە دوای جەژن ئەوانە سەرقاڵی ئەوەی دەبن کە شرۆڤەیەکی پێویست بکەن بۆ هەرێمی کوردستان. بە تایبەتی داتایەکانی جەژن زیاتر بەرچاومان ڕوونەکەنەوە کە لە چ خاڵ و لە چ سنوور و لە چ شوێنێکە بە بەراورد بە ساڵی ڕابردوو یاخو بە جێژنی ڕابردوو گەشتیار کەمی کردووە. ئەو کاتی دەبینە خاوەنی داتا و بە شێوەیەکی زانستیش دەتوانین شرۆڤەکە باشتر بکەین بۆ ئەوەی بتوانین پلانی جێبەجێکردن و پلانی پێویست یاخو بەرنامەیەکی پێویستی خێرا دابنین تاکو بتوانین بە شێوەیەکی ڕێژەی چارەسەری بارودۆخەکە بکەین. ئەوەندەی لە دەستمان بێت و ئەوەندەی لە توانا و دەسەڵاتی ئێمەدابێت دەیکەین. بەڵێ کاک نادەویستم ئەو پرسیارە بکەم و یەکێک لە بەشداربووەکانیش کە پرسیاری بۆ بەڕستان ئاراستە کردووە بە ناوی کارزان مەحموودەوە، ئەڵێت بەهۆی ئەو قەیرانەدارایی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە و ڕوومان لە جەژن کردووە، ئەو ئامادەکاریانی کە دەستەی گەشت و گوزاری هەرێم کردوێتی بۆ گەشتیاران کە ڕوو لە هەرێمەکان بەهۆی ئەم قەیرانەداراییە کەمی کردووە یاخود ئێوە نەتانتوانی بێ ئەو پلانەی کە ساڵانی ڕابردوو جێبەجێیەکەن ئەو ئامادەکاریانی بۆ گەشتیاریان یەکەن ئەم ساڵ نەتانتوانی بێ بیکەن؟ شتیوا بووە؟ ئێمە ئامادەکاریەکانمان هەندێکیان مەلموس و مادینە، هەندێکیشیان خزمەتگوزاری نەبیندراون کە پێشکەشی گەشتیارانەکەین. ئەوەی خزمەتگوزاری نەبیندراوە لەلایەن تیمەکانمانەوە بە بەردەوامی کراوە و کێشەمان بۆی نابی. ئەوەی پەیوەندیشی بەلایەنە مادیەکەی وەیە بێگومان ئێمەش وەکو هەموو بەشەکانی تری هەرێمی کوردستان بەهۆی ئەو قەیرانە و بەهۆی کەمی موچە و بەهۆی هەموو بابەتەکانی تری ئابووری بەشی خۆی کاریگەری لەسەر ئێمە و لەسەر ئامادەکاریەکانی ئێمەش دەبی دڵنیامە. بەڵام بۆ نمونە لێژنەکان پێکاتون، بۆ نمونە ئێستا ئێمە لە ڕووی ڕێبەریکردن و ڕێنیشاندان و نەخشەی ئەلەکترۆنی لە جیاتی ئەوەی دلیل چاپ بکەین و نەخشە چاپ بکەین بنێرین بۆ بازگەکان، ئێستا ئێمە ڕێبەری ئەلەکترۆنی سەر مۆبایلمان هەیە، ئامێری نێڤەگەیشنمان هەیە کە ئەمانە هەلە هەموو ئەلەکترۆنینە، ویبسایتمان هەیە کەمانە هەموو ئەلەکترۆنینە. گەشتیار لە دەرەوە یان لە ناوەی هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی دەتوانێت سوودی لێوەربگری و بێت بۆ هەرێمی کوردستان. سنتەری پەیوەندیمان هەیە، ئەواتە کۆڵ سنتەرمان هەیە بۆ ئەوەی گەشتیاران پەیوەندی بە سنتەرەکانمانەوە بکەن، ئەگەر پرسیاریان هەبوو وەڵامیان بدەنەوە. ژمارە تەلەفۆنی تایبەتمان هەیە. ئەوانە هەموو کاریان لەسەر کراوە ئێستا لە ئامادەباشیدانە. ئەوەی دەمینێتەوە وەکووتم پەیوەندی بەلایەنی مادیەوە هەبی بێگومانین بەشی ئێمەش کەتینە ژێرە و کاریگەریەی وەکو هەموو هەرێمی کوردستان. کەواتە ئەو کەمی با بڵێن قەیرانەدارایە خۆ ئەو کەمی موچەیە ئەمەش دیسانەوە بۆ هەرێمی کوردستان هۆکارێکی ترە بۆی کە گەشتیار ئەم ساڵ کەمتر ڕووی لە هەرێمی کوردستان کردبێت. ئەنی ئەو خۆتان خستوتە چوارچێوەی ئەو خاڵەوە کە ئەمە هۆکارێک بێت یاخود نەخێ هەر تەنها دۆخەنە ئارامەکەیەکەوای کردبێت. بەڵێ بەڵێ بێگومان مەسەلەی موچە لە هەموو عێراق و مەسەلەی پەسەند نەکردنی بودجەی عێراق بۆ عێراقیەکان بەگشتی و بە تایبەتیش بۆ هەرێمی کوردستان کە 6 مانگە موچەی هەرێمی کوردستان ناناردرێ لە کاتی
پێویستە و موچەی فەرمانبەران دوا دەکەوێت بێگومانەمانە کاریگەریان دەبێت وەکو خوار و ناوەڕاستی عێراق کاریگەری هەیە کە هەموو خەڵکێک هەموو هاوڵاتیەک هەموو گەشتیارێک نەتوانی بە ئاسانی گەشت بکات بێت بۆ هەرێمی کوردستان چونکو گەشتکردن لەو کاتەی دەست پێ دەکات کە تۆ ژیانت ئارام بی کە تۆ داهاتت باش بی کە تۆ کاتت باش بی و ئەو شوێنەی ڕوشی تێدەکەی بە هەمان شێوە شوێنێکی ئارام بی و شوێنێک بی خزمەتگوزاری زیاتری تێدابی و شوێنێک بی کەمترین قەیرانی تێداوی قەیرانی ئابووری قەیرانی سەربازی سیاسی هەر یەک لە قەیرانەکان. بەڵێ کاک نادر بەڵام بەهۆی ئەو قەیرانە دارایی کە ڕووی لە هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی عێراقیش کردبێت ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەو هاوڵاتیانی کە لەناو هەرێمی کوردستان و خاوەنی دوکان و بازاڕن کە لەم ماوەی ڕابردووە نرخ بە شێوەیەکی بەرچاو بەرز بووبەوە کە ئەم گەشتیارانە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن و بەراوردێکەکەن لەگەڵ ساڵانی ڕابردووە ئەمەش دیسان و زەرر لە هەرێمی کوردستان نایە ئەمە پێویستی بۆەوە نەبوو کە ئێوە پێشوەخت ئامادەکاریەکەن بۆی هیچ نەبێت ئەو نرخە گرانە بەڕووی گەشتیارانە ڕەنگە نیوەی ئەو گەشتیارانی ساڵانی ڕابردوو ڕووی تێکە ئەم ساڵ یاخود بۆ جەژنی قوربانی داهاتوو ڕووی تێنەکا لەبەری کە نرخ بۆ جۆرێ لە ناو هەرێمی کوردستانە. ئەوەی نرخە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئێمە بەردەوام گفتوگۆمان لەسەر کردووە و پەیوەندیمان بەلایەنە پەیوەنددارەکانەوە کردووە بە تایبەتی نرخی ڕیستۆرانت و شوێنە گەشتیاریەکان میوانخانە و مۆتێل و گوندە گەشتیاریەکان ئەوانە هەتا ئەندازەیەک پەیوەندیان بە ئێمەوە هەیە ئێمە گفتوگۆمان لەگەر کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان کردووە کە ڕاچاوی ئەم خاڵە بکەن ڕاچاوی بارودۆخەکە بکەن ڕاچاوی نەبوونی بکەن ڕاچاوی ئەوەی بکەن کە وڵات لە قەیرانێکدایە ئەوانیش چەند مەرجێکی خۆیان هەبوو ئەوانی چەند قسەیەکی خۆیان هەبووە کە دەتوانن لەبەرچی دەتوانن کە ناتوانن لەبەرچی ناتوانن هەر چۆنەکی هەبی ئێمە بە شێوەیەکی گشتی دەڵێین بەرزکردنەوەی نرخ بەر لەوەی زیان بە گەشتیار بگەینێ زیان بە هاوڵاتی بگەینێ زیان بە خودی خاوەن شوێنەکە دەگەینێت چونکە ڕیکلامێکی پێچاوانە دەبێت بۆ ئەو شوێنەواتە ڕیکلامێکی سلبی دەبێت لەسەر ئەو شوێنە کە ئەو شوێنە وەکو خۆت ئاماژەت پێدا نرخی بەرز کردوتەوە جارێکی تر جارێکی تریش گەشتیار ڕووی تێناکە و یاخو هاوڵاتیش بی ڕووی تێناکە مامەڵەی لەگەر ناکە بۆ نمونە ئەگەر تۆ کۆمەڵێک موتێل وەرگریان کۆمەڵێک میوانخانە وەرگری لە ڕێزی یەکترە ئەگەر دوو جار هاتی و زانیت میوانخانەی یەکەم بە هەمان مواسەفاتی هەیە بەڵام نرخی لە میوانخانەی دووەم زیاترە تۆ ئامادەنی بۆ جارێکی تر بچێ میوانخانەی یەکەم کە نرخەکەی گرانتر بووە بۆیە ئەمە کاریگەری سلبی دەبێت لەسەر خودی شوێنەکە لەسەر کەمکردنەوەی میوانان ئەمەش ناتێگەیشتنێکە لەلایەن هەندێک لە خاوەن شوێنەکان کە خراپ مامەڵە لەگەر گەشتیار دەکەن کە ناتوان ڕیکلام بخوانکەن کە ناتوانن گەشتیار بخوان ڕابچێشن بەڵام خۆشبەختانە هەندێک لە شوێنە گەشتیارەکانمان لەوەیان تێپەڕاندووە زۆر شارەزایانە و زۆر زیرەکانە مامەڵە لەگەر بارودۆخەکەیەکەن خۆیان دەناسێنن بۆ نمونە کاک نادر بۆ ئەم ساڵ هەرچەنە کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژوو پێکەکە تا ئەم دەقەی داتایکی وەتان لەبەردەستانێ بەڵام ئەگەر بە ڕێژەیەش بێ پێمان بڵێ ئەوەتان لەبەردەستە بزان لە سەدا چەند ئەم ساڵ سەردانی هەرێمی کوردستانیان کردو ئەگەر بەراوردەکە بخەیتە بەرامبەر جەژنی ڕەمەزانی ساڵی پار یعنی ئەو ڕێژەیەمان پێ بڵێ بزانی لە سەدا چەند کەمی کردووە وەکوتم داتای ئەم جەژنەمان لەبەردەستانیە دەبی بمبوری داتای ئەم جەژنەمان لەبەردەستانیە هەتاکو بەراوردی بکەین و دڵنیاشت دەکەینەوە بینەرانی ژڵای دەکەینەوە لە کۆتایی جەژنە هەوڵ دەدەین داتای تەواومان بەدەستکەوی و بەردەوامی مەساڵانی ڕابردووەکانی هەروەمان کردووە لە کۆتایی جەژنە داتایەکانمان ڕاگەیاندووە یعنی بە ڕێژەیەش داتان نییە نانە بمان بوورە داتایەکان کێشەمان لە داتایەکان هەیە بۆ لەبەرەوەی بارودۆخی بازگەکانیشمان کە داتامان پێدەدەن لە سەر سنوور و بە تایبەتی و خاڵانەی کە دەمان بەستیتەوە بە بەشەکانی تری عێراقیش زیاتر خەریکی بارودۆخی ترن زیاتر لایەنی ئەمنی ڕاچاوەکەن کەمتر سەرقاڵی ئەوەی نەکە مەسەلەی داتامان بەدەست دەکەوی بەڵام دەبێت پش و درێژتر بین ئەم ساڵەکە لەبەر بارودۆخەکەی و دوجار کە گەیشتینە داتا و دوجاریش بەراوردی دەکەین و ڕای دەگەێنین بۆ هەموو بینەران کە چەندی زیاد کردووە چەندی کەم کردووە بە دڵنیاییەوە ئەم لە هەردوو جەژنا ڕای دەگەێنین بۆ نمونە جەژنی ڕابردوو ئەو پرسیارە بکەم ئەگەر بێت و گەشتیار ئەگەر ڕێژەی گەشتیار بە شێوەیەکی گشتی کەمی کردبێ دەستی گەشت و گوزاری هەرێم ئامادەیە و ڕێژەکەمەش بڵاو بکاتەوە ئێمە لەگەر ڕەوشی هەبووی کوردستان مامەڵە دەکەین
کەم بکە دەڵێن کەمی کردووە، زیاد بکە دەڵێن زیادی کردووە، هۆکارەکان دەخەینە ڕوو، شرۆڤەی بارودۆخەکەی دەکەین، لێژنەمان پێکەیناوە، ئامادەینە وەڵامی هەموو ڕاگەیاندنێک بدەینەوە وەکو خۆی واقعی خۆی چۆن هەیە ئاوا بڵاویکەینەوە، چونکە ئەگەر ئێمە باس لە ڕەوشەکەی نەکەین و واقعەکە بڵاو نەکەینەوە ناتوانین ڕێگا چارەشی بۆ بدۆزینەوە، ناتوانین هەنگاوی باش بنین بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکەین و بگەینە ئامانج. واتە دوجار ناتوانین ئێمە ڕێژەی ژمارەی گەشتیاران زیاد بکەینەوە ئەگەر ژمارەی گەشتیاران وەکو کەمی خۆیان ڕای نەگەینین وەکو ئەو بارودۆخەی کە هەیە. بەڵێ کاک نادر ئەو قسەی کە زۆر تێبینی لەسەرە و چەند جار مشتومڕی لێکەوێتەوەیش داهاتی گەشتیارانە کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن. ئەی دەوترێ ئەو پارەی کە ئێتە هەرێمی کوردستان بەهۆی گەشتیاریەوە چی لێکرێ، حکوومەت چی لێکات، بەشی چی ئەکات کە پشتی پێ ببەستێ وەکو سەرچاوەیەکی ئابووری و بتوانێت هەنگاوێک زیاتر بچێتە پێشەوە. ینی حەزەکەین لە زاری بەڕێستان و پێمان بڵێ ئەو پاری گەشتیاریە لە چیا سەرفەکرێت، بۆ کێ ئەچێت، کێ سەرفیەکە؟ پرسیارێکی درست و پرسیارێکی باشە. داهاتی گەشتیاری بۆ هەرێمی کوردستان داهاتێکی نیشتیمانی دەخوێندرێتەوە لە ئێستادا، واتە ئەم داهاتە نیشتیمانیە کە دێت بۆ هەرێمی کوردستان وەکو پێشتریش ئاماژەم پێدا تەنیا بۆ حکوومەت نییە، بەشێکی کەمی ڕێژەیەکی زۆر کەمی لە ئێستادا بۆ حکوومەتە، ئەوەی تر بۆ بازارە، واتە بۆ گیرفانی کەرتی تایبەتە، بۆ هاوڵاتیانە. هەموو ئەو شوێن و ئەو دەستگا و ئەو پێکهاتانەی مامەڵی ڕاستەوخۆ لەگەر گەشتیار دەکەن سوودمەند دەبن لە داهاتی گەشتیاری. داهاتی گەشتیاری دەچێتە جیفانی وان. ئەوەی گرنگە حکوومەت سوودی لێوەردەگرێت لە چەند لایەنێکەوە. یەک، بڕێکی داهات لە ڕێی باجەوە لەسەر یەکە گەشتیاریەکان و بنکە گەشتیاریەکان وەردەگرێ، بۆ نمونە میوانخانە، گوندی گەشتیاری، ڕیستۆران و موتێل. ئەمە داهاتێکی کەمە کە لە 120 کۆی خەرجیەکەیە، واتە خەرجیەکەی لێ دەدێنرێ، ئەوجا لە 120 داهاتەکەی باجی لێوەردەگیرێت، کەمەش داهاتێکی کەمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا. بەڵام هەنگاو ئەوەیە کە بتوانین لە ئایندە ئەمەش گۆڕانکاری بەسەردابێکاری لەسەر کراوە زیاتر بە سیستەماتیک بکرێت و زیاتریش حکوومەت لەم ڕۆژەوە سوودمەند بی، ئەوەش ئالیەت و شێوازی تایبەتی خۆی هەیە. بەڵام ئەو داهاتە لە ئێستادا ئەوەی حکوومەت لەلایەنی دیکە سوودی لێوەردەگرێت، یەک، بریتیە لەوەی کە هەلی کارکردن لە هەرێمی کوردستان زۆر دەبێت، کە هەلی کارکردن زۆر بوو، ئەوەندەی هاوڵاتیان و دەرچوانی کۆلیژ و پەیمانگاکانی خۆمان ڕوو لە حکوومەت دەکەن بۆ دامەزراندن، هەندە ڕوو لە حکوومەت ناکەن، دەمانەوێت ڕوو لە کەرتی تایبەت بکەن و لەوێ کار بکەن و بارگرانیەکە لەسەر حکوومەت لا بچێت. ئەمە کارێکی گرنگە و ڕەنگە پارەیەکی باش بۆ حکوومەت بجێڕیتەوە. جگەلەوەی جوڵەی بازار دروستەکە کە ئەم خاڵێکی زۆر گرنگە. کاتێک کە داهاتی گەشتیاری بێتە ناو بازارەکانی هەرێمی کوردستان، تۆ ئەگەر ڕوو لە دوکاندار و لە هەمویان بکەی، ئەوانەی کە ڕاستەوخۆشیان پەیوەندیان بە گەشت و گوزارەوە نیە، هەمویان دەڵێن لەوەتەی گەشتیار هاتووە جوڵەی بازار باشتر بووە، واتە فرۆشتنی کەلوپەلەکان زۆرتر بووە. بۆیە لەوێشەوە کە جوڵەی بازار دروستە بی، پارە جوڵەی تێدەکەوی، ئەمەش لە ڕووی ئابوووریەوە قازانجێکی زۆر بە هەرێمی کوردستان دەگەینی. کەواتە ئەم سێ خاڵە سەرەکیە حکوومەت ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ سوودی لێوەردەگری و ئەوەی ڕاستەوخۆ سوودی لێوەردەگری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. بۆیە گەشت و گوزار بە کەرتێکی گرنگدا دەندرێ وەرچەندی ئالیەت و شێوازی سوود وەرگرتن لە داهاتی گەشتیاریش بەهێزتر بکرێ، ئێمە زیاتر سوود لێوەردەگرین. بۆ نمونە ئەگەر ئێمە حکوومەتێکی سەربەخۆ بین، دەوڵەتێکی سەربەخۆ بین، داهاتی گەشتیاری زیاتر سوودی لێوەردەگیرێت لە ڕێگای پەساپۆرتە، ئەو پەساپۆرت و ڕسومات و ویزە و کۆمەڵێک بابەتی تریشەوە کە گەشتیار داخلی هەرێمی کوردستانە بی سوودیان لێوەردەگیرێت. بەڵێ دەست خۆش بێ نادر ڕۆستی وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم، زۆر سپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان، دی دووەمی هەواڵ کۆتایی هات، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.